بەم شێوە برا بەڕێزەکانم ئەگەر تۆ ئەم فەلسەفەی ژیانتە بەم شێوەتی حاڵی بووی خوات بە جوانی ناسی خۆتت بە جوانی ناسی خەڵقی خوات بە جوانی ناسی ئەگەی بە بەختەوەری یەک نمونەیەکی بەسیتان بۆ دێنمەوە کابراایەک لە بچووکترین قوتابی لە ئەمریکا کە پلەپایی ماستەر بەدەست دێنێ کوڕێک بوو ناوی جیف بوو ئەم کوڕە بچووکترین قوتابی بوو لە ئەمریکا کە بتوانێ دەرەجەی ماستەر بەدەست بێنێ بچووکترین ئەڵێ لەو ڕۆژەی کە ڕۆژی ئاهەنگەکە بوو جوانترین کەلوپەلی کردبووە بۆ هاتوو بوو بۆ ئاهەنگەکە خەڵکێکی زۆر لە قاعەکە و لە هۆڵەکە ئامادە بوون چاوەڕوانی ئەوە بوون لە کەسوکار و خزم و مامۆستا و ئەوانەی کە پێشووتر ئەم کوڕە دەستێکیان بووە لە پێگەیاندنی ئەم کوڕە یان هاوڕێی ئەم کوڕەن هاتبوون ئامادە بوون لە خۆشی ئەم کوڕە بوو ئەوەی لەو ڕۆژە کە شەهادەکە بەدەست بێنێ شەهادەکەی پێ بدرێ ئەڵێ لەو لە حەزاتەی کە شەهادەکە درایە دەسی جیف دەستی کرد بە گریان ئەو مامۆسایی کە شەهادەکەی پێداوتی کوڕم تۆ لە خۆشییا پێ ئەگریت کە گەیشتوتە بەم پلەپایە کە ئێستا بەناوبانگترین کەسی لە ئەمریکا لەم تەمەنە گەیشتیتە بە ئەم دەرەجە و پلەپایە بە ئەم شەهادەیە ئەڵێ وتی نە وەڵڵاهی بۆ ئەوە ناگریم ئەڵێ سەماعەکەی گرت دەسەوتی خەڵکەکەش کشیان گوێیان لێ وتی نە وەڵڵا بۆ ئەوە ناگریم بۆ ئەوە ئەگریم من وام ئەزانی بەختەوەری لەمەیایە کە من بگەم بە ئەم شەهادەیە بەڵام بۆم دەرکەوت کە ئێستا بەختەوەری لەمەیانە بۆیە من بەدبەختترین کەسم لەم دنیاە ئەڵێ شەهادەکەی هەڵگرد و هۆڵەکەی بەجێڵا بێ ئەوەی بێڵێ کەس پیرۆزبایی لێ بکە ئەڵێ ڕۆیشتەوە بۆ ماڵ مدەتێک لە ماڵە گۆشەگیر بوو دوای ئەوە قەراری دا کە بەختەوەری نە لەو عارەق و مەلهانەیە کە ئەو ئەچووە ناوید لەو ڕابواردن لەگەڵ ئافرەت و لەگەڵ چی و ئەوەی کە لە ئەمریکا هەیە و کەسی بێدین ئەیکا ئەوانە هیچی بەختەوەری بە ئەم نەدا بۆیە لە ئەخیرا قەراریدا لە ئاخیرا قەراریدا لەسەر ئەو پردە بەناوبانگەی کە بەناوبانگترین پێ ئەوترێت دەرگا ئاڵتونیەکەی ئەمریکا پردێکە لەوێ دەرگایەکی ئاڵتونی هەیە کە بەناوبانگترین پردە لە ئەمریکا قەراریدا ئەلەو پردەوە لەو دەرگا بچێت لەو پردەوە خۆی بخاتە خوارەوە خۆی بخمکێنێ خۆی بکوژێ هەرچی ئەکرد نەئەگەیشت بەو شتە دنیایانە بگەیێتە بەختەوەری بۆیە لە کاتی ڕۆیشتنیا بۆ دەرگاکە کۆمەڵێک گەنجی مسلمانی بینی کە لیباسی سپی مسلمانانیان لە بەرا بوو ئەلەوێت هاتوبوون بۆ خوێندن لە ئەمریکا و بانخواز و ڕۆژێکیان شتەرخان کردبوو بە بانکردن بۆ لای خوا کاتێ چاوی پیان کەوت هەڵوێستەیەکی کرد پرسیارێکی لیان کەوتی زەحمەت نەبێ من یەک پرسیارم هەیە ئێوە ئەم لیباسە چییە لە بەرتانەوە ئەم سیما و شکڵە ئێوە چییە من حەزەکەم بزانم زۆر دڵخۆش دیارن و یعنی جیاوازن لە هەموو مرۆڤەکانی ئەمریکا من خەڵکم زۆر بینیە بەس کەسم نەبینێوە کە ئێوە ئەوەندە دڵخۆش بێ وتیان وەڵڵا ئێمە مسلمانین ئێمە شوێن کەوتووی پێغەمبەرین صلی الله عليه وسلم ئێمە بەختەوەرترین خۆمان بە بەختەوەرترین مرۆڤ ئەزانین چونکە شوێنی پاکترین و ڕاستترین ئاین کەوتووین ئەڵێ کە ئەم وشەی بیستوتی حەزەکەم واللهی من ئێستا هاتووم بۆ ئەوەی خۆم بکوژم خۆم بەرەو دەمۆ لەو پردەوە بەڵام حەزەکەم پێشە ئێوە تێمگەێنن ئەم بەختەوەری ئێوە لەکوێیە و ئەم دینی ئێوە چۆنە ئەڵێ بردیانەوە لەوێ هەر لەخوا کەنیسەیەکەیە لە نزیکی ئەو دەرگایە دەرگای ئەو پردە لە ژێری کەنیسەکە ئەمان شوقەیەکیان گردبوو تایە ئەمانەوە لە ژێری کەنیسە ئەو شوقەیان کردبووە جێ عیبادەت و خواپەرستی و لەوەیشە خۆیان ئەمانەوە هەرکێش ئیمانی باوەڕدایە لەوەیە فێری ئیسلامیانە کرد ئەڵێ بردیان لەوێ دەستیان کردە بە باسکردنی ئیسلام بۆی ئەڵێ لەوێ هەڵنەسیا تاوەکو ئەوەندە لە ئیسلام تێگەیشت ئیمانی هێنا ئەم کوڕە ئیتر بەردەوام ئەها تا فێری قورئانیان کرد و فێری ئیسلامیان کرد و پاشان ئەم کوڕە بە هەموو ژیان یعنی هەموو ژیانی خۆی گۆڕی هەموو ژیانی گۆڕاو بوو بە بەختەوەرترین کەس بەردەوام ئەو بوو بە بانگخوازێک بۆ لای دینی خوا بەردەوام ئەو قسەی دووبارە ئەکردەوە ئەیوت بەختەوەری تەنها لە ئاینی خوایە تەنها لەوەیە کە ئینسان خوای خۆی بناسێ خۆی بناسێتەوە و خەڵقی خوایش بە جوانی و بزانێ ئەم خەڵقی خوا چۆنە و بۆچی دروست کراوە بەختەوەری لەوەیە داواکارم خوای گەورە بخاتە ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ بکە
ألم تر كيف طَرَبَ اللَّهُ مَثَلًا كَلِمَةً طَيِّبَةً كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء